جوانی بیتە حەمامەوە جلی جوانی ئەیتێ پاکی ئەەکەیتەوە ئیسراحەت خواردنی باشە خەیتە بەردەم ئەڵێ دەی بخۆ ئەڵێ جا باشە ئەگەر بخۆم چی مەیتێ ئەگەر بخۆم چی مەیتێ ئەخ ئەمە قسەیە خوای گەورە تۆ بێئەدەبی و غەڵەتێک کردۆ بەرامبەر بە خوا بانگی دەکاتە وەرە لێو ببوورێم وەرە بڵێ ئەستەغفر الله بڵێ سبحان الله با دەخێرێ بۆ بنووسم و دە گوناحی لێ بکەمەوە بڵێ لا إله إلا الله با بینی عەرز و عەسمانی بۆ پڕکەم لە خێر ئەگەر واموت زۆرم خێرەیتێ چەندمەیتێ تخوا ئەمە قسەیە یعنی زەلامی وادی ئەمە نەک بڵێ شتێکی غەریبێت چەند جاریە لەم پرسیارە لەم نەکەن مامۆستا ئەو شتە خێرەکەی چەندە زۆرە یعنی ئەگەر زۆر نەبێ نایکە یەکێکی تر لە شەرتەکانی تۆبە استدراك ما فات من حق الله إن كان ممكنا أجر ذاني وحق فوتاو أمر بود أدريتوا شرطي توبة أوي بيكي مثلا تو أجر شن صال الزكاة النياوة دولة مني أمر توبة وكدو قراوي توا تمرو زكاة أني بيشوش با أو خير أني بيشو كحقي بيشو تبكروا حق كروا حق أمر ما دمش لي زيادة بيكري مرجي توبة كد أوي بوي بي فلميني كتوبة يكي راستيت كردوا نەکبێ بە هینێکەوە ئەڵێ لە جەرگە دەبڕن تاکو دڵێت دێ دینارێکەی لە ناو پارەکانی ئەگەڕێ سەد ئاوای لێکا زانێت 250 بدۆزێتەوە بیا بە کابرا ژێشتا دەستی ئاوە زۆر بەرنابێت لێی بێتەوە لێتە ئەو لاو ئاواکەوە زانێت دنیای داگیر کردووە 250 کردووە بەخێر پیاوی موسڵمان پیاوی خێرە و مەنگ جارێ بە دوای خراپەکانی پێشووی ئەگەڕێ کون بە کون حەلی کا و چاکی کات پڕی کاتەوە ناژێڵێ کەس پێی بزانێ تۆ بەکردن ئەوەیە بدەوێت کەلێنەکانی پێشووت پڕکەیتەوە کاکە بەوە هین مەبە بەخۆ منوتم ئەستەغفیرڵڵاه تاو شەوێک دەستم بەرز کردو بە عەسمانەت و خوایە پەشیمانم وعد بە جارێکە گوناح ناکەم ئیتر تاوا قابلە بۆ لێم خۆش نابێ ئەو تۆ بەکردنی تەواو نییە ئەوە نوقسانە ئەو تۆبەیە یەکێکی تر لە شەرتەکان ئەو شوێنەی گوناحی تیاکەی لێی دوورکەوەرەوە مەسەلەن شوێنێکەیە تۆ چیتە ئەو شوێنە بەهۆی ئەو جێگەیەوە تووشی گوناحە بی هەر جارە چیتە ئەو جێگەیە تووشی گوناحە بی لێی دوورکەوەرەوە کاکە وەکو وایە تۆ بەنزینی خستوێتە نیش ئاگرەوە مادەم ئەزانی بەهۆی ئەوە تووشی گوناحە بی ئەگەر ڕازەکەی تۆ بەو کردووەتە شوێنەکە بەجێبێڵە کاکە لەوێ مەبە مادەم تۆ بەهۆی ئەو جێگەیەوە تووشی گوناحە بی یا هەر دڵێ بۆیە حەزت لێ و دڵێ بۆی لێ ئەدا یەکێ لە مەرجەکانی ڕاستێتی تۆ بەکردن ئەوەیە شوێنی گوناحکردن بەجێبێڵی نەگەڕیتەوە بەلایە بیخێتە پشخۆتەوە وازی لێبێنی ئەو شوێنە لا ئاگر بێ یەکێک لەوانەی کە خوای پێغەمبەر صلی الله علیه و سلم دەرحەقیانە فەرمێ کە ئیمانی تەواوە أن يكره أن يعود في الكفر بعد أن أنقذه الله منها كما يكره أن يقذف في النار شون كسي بي ناخوش بخليتنا آقرو آوا بي ناخوش بجاريكا بقريتو بو كفر بو خرابة كاري باش يكي كتير شرطكان أو الرفيقي كهاني خرابة كي آيتوف أيويز قناحي بيبكا ليدو الكورو بي أيو تشابن أوي من عرضي جناتاكم زورة بينم قنشن دير الأخوة بثيابه گەنج زۆر گوێگرێ الحەمدولله ئەوانەی شوێن پێغەمبەری ژەکەوتن صلی الله عليه وسلم لە سەحابەکان پیرەکەیان ئەبوو بەکر و عومەر بوو هەردووکیان عومریان نێشتا لە سی تێ نەپەڕی بوو ئەو پیرەکانیان بوو ئەو دوو شێخەکەیان بوو ئەبوو بەکر و عومەر عومەر 30 ساڵ بوو ئەبوو بەکری 38 بوو ئەمە دوایترەوەکانی کە هەمیان گەنج بوون گەنجی ئەمڕۆ هیچ شتێ قوڕ ناکا بە سەریا بەقی ڕەفیق نەبێ ڕەفیق ڕەکا بە سەریا ڕەفیق وەکو ئەو شەیتانەی کە بە گوێ ئاچرفێنێ هیچی لەو کەمتر نییە ئەگەر خراپ بوو ئەگەر چاکیش بوو وەکو ئەو مەلایکەتەی کە پەڵی ڕاکێشێ بۆ خێر و چاکە هیچی کەمتر نییە بیکەن بە خاتی خوا ڕەفیقێک کە تۆ بەرەو ئاگر بەرەو خراپە بەرەو فەساد بەرەو ئەوەی کە خوا لێو بڕەنجە ڕاکێشێ ئەو دوژمنە ها مەڵێ وەڵا کوڕی چاکە کورە زۆر منی خۆشە منیش زۆرم ئەو خۆشە کورە ئەو نوکتەی خۆشی لایە پیاو بەبێ ئەو لەگەڵی قەت بێتاقەت نابێ نا برام دۆست و دوژمنی خۆ بناسە کورە دەوەراڵی یەک جاراچینەوە سینەمایەکە اینجا چی کاکە بژۆ خەڵکە کورە خۆ بۆ کافر نابی ئەو ڕەمەزان منیش لەگەڵ تا بەخوا بەڕۆژ تۆ وەرە لەگەڵمە وەرە بامچین یەک بوتڵ بیرە بخۆینەوە وعدێ منیش ڕەمەزان لەگەڵێ بەڕۆژەوە بین کاکە گەنجی دنیا هەموو خوات و تۆ بۆ نەوشکی ئەوە چی خۆ دوالێ کردووە ئەم نوع ئەقسانە ئەزانی گەنج چۆنە ڕوخێنێ بە تایبەتی گەنجێک کە دامەزراو نەبێ لە ماڵەوە تەربیەت نەدرابێ ئەو دێو ئالێرەوە بە دوو قسەی خۆشحاڵیە خەڵەتێنێت
ئەی بات هەر ئەو نۆشی زەحمەتە جاری یەکەم تێکەوت گەنجی وا هاتۆ بۆ لام گریاوە بە گریانەوە ژندار مناڵدار مامۆستا ڕەفیقەڵیان خەڵەتانم هەرچی خراپ بوو کردم هەر لە ئاهلین مامۆستا ئەو بینیم ڕەمەزان لەگەڵ تۆیە هاتم بۆ جومعە وەڵام تۆ ڕەمەزان لەگەڵ خۆما بووی مانگ و نیوە دوو مانگ دوای ڕەمەزان ڕۆژێ بە گریانەوە هاتووتی مامۆستا لە دوای ڕەمەزانەوە ڕەفیق بردومی خوا پەناما بە زیناش و عەرەقیش و هەموو شتێکی خراپیان پێ کردم ڕەفیق زۆر موشکیلەیە ئەبێ بزانی ئەمە شەیتانێکەوە هاتۆ پەلە دەگرێ چۆن ئەمەی ئەدامکردنێ بە ئاوا لای خوا بە دیندۆڕان و بە جەهەنەم دەگەێنێ خوا پەناما بە ئەو کەسەی کە گوناحەکەی پێکردی ئەگەر تۆ ڕازەکەی تۆ بەو کردووە خۆت لەو دوور خەرەوە ڕەفیقایەتی مەکە بڕۆ بە دوای ڕەفیقێکا بگەڕێ کە عەکسی ئەو بێت بەرەو خوا و بەرەو مزگەوت و بەرەو چاکەت ڕابکێشێت یەکێکی تر لە شەرتەکانی تۆبەکردن ئەمە زۆر موهیمە ئاگاتان لێ بێ گەنجمان هەیە تۆبەی کردوویتر سەیری فلیمی خراپ ناکە گوێ لە گۆرانی خراپ ناگرێ بەڵام لەگەڵ تۆبەکردنەکەیە دڵی نایە شریتەکانی هەر هەڵگرتووە نەوەکو سبەینێ پەشیمان بێتەوە لە تۆبەکەی شریتەکانی هەڵگرتووە دڵی نایە وازی لە مۆسیقایە هینکردن هێناوە تۆبەی کردووە کەچی ئالەتی مۆسیقاکە هەڵگرتووە دڵی نایە چی لێ تۆبەی کردوویتر ڕەسم و هەیکەل دروست ناکە بەدەوەی کە دروستی کردووە دڵی نایە بیفۆتێنێ ئەمە تۆبە نییە تۆبەی ڕاستەقینە ئەوەیە ئەمەندە پەشیمان بیلەوە کە ئەو شتانەی بۆ تەمایە و گوناحە هەمووی بفۆتێنی ئەگەر تۆ بە تەمانی سبەینێ بچیتەوە بۆچی هەڵیان نەگری کاکە نیازت چییە یان ئەو شتەی کە گوناحەکەی پێکردووە لە جیاتی بیشکێنێت چونکە هەر وەسیلەیەکی فەسادا چی فرۆشێت بۆی نەکبەتەی کە توشکە کاکە ئەو ماڵی تۆی کاول کرد ئەو شتە تۆی بێ ئیمان کرد تۆ چی فرۆشیتەوە معقولە ئەو شتەی کە تۆی تووشی فەساد کرد تۆ چی بیفرۆشیتەوە ئەمە تۆبەکردن نییە ئامێرەکان و هۆکارەکانی فاسیدکردن و گوناح پێکردن ئەبێ لە ناوبەری لەگەڵ تۆبەکردنەکەتا ئیناو تۆبەی ڕاست نییە باشە یەکێکی تر لە هینەکان ئەوەیەکەوە لاشەیەک بە حرام پێوگەیانوە زوو فریایکەوە پێشەوەی ئاگری جەهەنەم بیفوتێنێ لە پێناوی خوایە بیتوێنەرەوە ئەو چەوری دووگەی کە بە پاروی حرام قەڵەوە کردو پێوگەیانوە ئەگەر فریای نەکەویت خێرا بە عیبادەت و ذکر و گریان نەیتوێنیتەوە لە جەهەنەما بۆ دەتوێننەوە تو تا دوێنێ هەموو بەس بە پاروی حرام ژیاوی ئەمڕۆ خوا هیدایەتیایی تۆ بەو کردووە ئەو لەشەی کە ئەزانی بە پاروی حرام بە خواردنی حرام پێوگەیانوە ئەبێ بە ڕۆژوگرتن بە گریان قورئان خوێنن زۆر ذیکرکردن بیتوێنیتەوە لە خزمەتی دینی خوایە بگە بەڵکو خوای گەورە لێو خۆش بێ ئەینە ئاوا فەخری پێوە بکەیت ئەوە بە چیش پێوگەیانوە بە حرام و پاروی حرام خوا پەنامان بە ئەوە مەرجی هین نییە لە دوای هەموو ئەمانەشەوە شەرتێکی کەمان هەیە ئەوژەوەی تۆبەکردن ئەبێ پێش غەرغەرە بێ پێشەوەی بمری پێشەوەی مردنەکە بەرچاوکەوە زانی سوورە مری وەڵای سا تۆب باکەم خوا تۆبەی لە فیرعەون قبوڵ نەکرد وتی ئەوە ئیستا ئیمانم هێنا بە خواکەی هارون و موسا الآن خوا فەرمێ الآن ئایسا تازە ئیمانێنی چەند ساڵە تۆ دوژمنایەتی موسڵمانان و ئیماندارانەکەی ئەیان کوژی تەعزیبیانەی قەت و عامیانەکەی تەعەدا لە شەرف و ناموسیانەکەی دار بە دەریانەکەی شار بە دەریانەکەی ماڵیان کاولەکەی ئیسا مردنت دیوە بە چاو ئیسا زەنامی وایە مامۆستا وەڵڵا خۆ سەدام شایەتمانی هێنا خۆ تازە مردنەکەی بینی بۆ عەزراییل لە بەرچاویە بوو پەتەکە تازە ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوول الله ئەخۆ سڵی هەرو سەید ڕەیسە بووە لەم شاری هەولێرە من لە بیرمە تەلەبە بووم ڕۆژێکیان لە کولیە لەوحەیەکیان هێنا لەوحەیەکی گەورە سەد ناوە پیرۆزەکەی سەدام هو السيد الرئيس القائد المهيب الركن الفارس العروبة نازانم سيف الشي قادسية چی هەتا خوارەوە سەد ناوە پیرۆزەکەی سەدام خوای گەورە نەوە ناوی هەبوو ئەو سەد ئەیوە ئەنا ربكم الأعلى هەزارانی قەت و عام کرد کوشتی بە پێغەمبەریانەوە سەڵڵا سەلەم ئەگەر یەکێک قەت موسڵمان